وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهان ساک و سەلامەت بن. ئەو دیبەیتەیە و ڕۆمان جوابە فیدبەکە خەڵکە و لە هەمان کاتدا تەحلیلێکیشە لەسەر ئەوزاعەکەی دوێکەی ئەمریکا و واکۆنەشە حەسەنە ڕەوحانی بە اتفاقاتێک کە دوێکە لە ئەمریکا کەوت و ئەکسەریەتە سەرانە دەوڵەتەکانە دنیا. ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ لە ڕۆژە ئەوڵۆ کە هاتە ناوە ئەم ساحە مەسائلێکی وروژاند و مەترەحی کرد و بەحسی کرد کە هەم جێگەی سەرسوورمانە خەڵک بوو، هەم بەنەو ئەیک خەڵکی لەگەڵ دنیایەکی تر ئاشنا کرد. من ئەوڕۆ نامەیەکی خصوصیم گرت لە کەسێک بە ناوی کاک کوردۆ. کاک کوردۆ هەنێک ڕوانگەی خۆی نووساگە بۆ من و بۆ منی هەناردگە. منیش بە واجبم زانی کە جوابە کاک کوردۆ و لە کەنارە کاک کوردووە فرە کەسێکی تر کە ئیمکانی هەست لە مەوزەعە کاک کوردووە بدەمەوە. هۆ سەبەبەکەیشی ئەوەسە کە کاک کوردۆ مدعیە ساڵهایە کە دیبەیتەکانە ئێمە بەردەوام گوێ لێ ئەگرێت و ئەم مەتنەی کە هەناردگە بۆ من لە ڕاستای نەزەردەهی و فیدبەکێکە کە ئیشان بە عنوانە مستەمەعە ڕاپەڕین ئەی هەنێرێت و داوا ئەکات کە یەکسری ئیسلاحات دروست بوێ. من ئەمە ئەخوێنمەوە و جوابی ئەدەمەوە بە شێوەیەکی ڕەسمی و دیبەیت کە لە کاناڵەکەی ڕاپەڕینیشە دائەندرێت بەشک و بتوانێت کۆمەکێک بکە، یارمەتیەک بکات هەنگاوێکی زیاتر خەباتە ئێمە و مبارزەی ئێمە بواتە بەرەوە. کاک کوردۆ فەرموویت کات باش کاکەگیان، من لە سەرەتای لایفەکانتەوە گوێبیستی قسەکانت بووم و زۆریش خوێندنەوەکانتم بۆ دۆخی کورد و داگیرکەر و سیستەمی جیهانی و چەند نوقتە لەلات جوان بوو و پێم شتێکی نوێ بوو. لێرەوە وەک کوردێکی نەتەوەیی پێم خۆشە چەند سرنجێکی خۆمت پێ بڵێم. ئەو کارەی تۆ پێی هەستایت کارێکی گەورە بوو. پاش ئەوەی خۆت مەشغوڵ کرد بە شەڕەجوێن لەگەڵ ئەندامانی هەندێک لە حیزبەکان کە لە باویخی کارەکەت هێنا خوار. من پێم وایە دەبوو تەمەرکۆز لەسەر پرۆژەی خۆت بکەیت و نەچیتە ناو بربەرەکانی لەگەڵ ئەحزاب و کەسایەتی حیزبەکان. چۆن بە مروری زەمان گەورەی پرۆژە و ڕاستگۆیی و قسەی نوێ و خوێندنەوەی نوێی گوێی خۆی ئەگرێتەوە و وەک چۆن کاتێک حەتاو دێتە دەر ئیتر ئەستێرەکان خۆیان مەحف ئەبنەوە، ئەوانەی نەتەوەیی نەبوون خۆیان ئەتوانەوە و پێویست بە شەڕەجوێن کات بە فیڕۆدان بەو شتە نەبوو. من خۆم 8 ساڵ پێشمەرگەی دیموکرات بووم و هەمیشە ڕخنم لە سیاسەتەکانە لەسەر ئێرانی بازی هەبوو. هەر بەو هۆیانەشەوە وازم لە حیزب هێنا و ئێستاش ئەندامە هیچ حیزبێک نییەم. هەزارانی وەک من هەیە و ئەتوانێ سرنجیان بۆ لای خۆت ڕاکێشیت. ئەمانە هەمووی ڕۆڵەی ئەم نیشتمانەن و زۆربەیان خاوەنی بەهرە و تەجروبەی شەڕی پارتیزانی و لێهاتوون و دەکرا بە سیاسەتێکی نەرم بۆ ئامانجە بەرزە کە سربەخۆیی و دانانی کیانی کوردیە کەڵکیان لێوەربگریت و هێز و توانای زیاتریان دەدا بە ڕاپەڕینەکەت. بابەتێکی تر ئەوەیە کە تۆ وەک تێئۆریسیەنی ئەم ڕاپەڕینە هاتوویتە مەیدان پێویستە وەک باوکێک چۆن چاو لە منداڵەکانی ئەکاوا سەیری هەموو کورد بکەیت و ئەم هەستەی خاوەندارێتی لە نەتەوە و نیشتمان بدایە بە هەوادارەکانت و هەر وەک چۆن زۆرێک لە خەسڵەتە جوانەکانی کوردی ڕەسەنت باس کرد وەک جوامێری و ئازایەتی و کۆڵنەدان و هەتەت هەر بەو شێوەش فێری خەسڵەتی ئەدەب و ڕێزت بکردایەنە کە یەکێک لە خەسڵەتە جوانەکانی ئەم نەتەوەیە. کاتێک ئەڵێن کورد هەموو ئەبێ یەک خانەوا دەبێت، ئەوەی جوێندان بە دایک و خۆشتی یەکتری جوێندان بە دایک و خۆشتی خۆمان و نەبوونی ئەم خاڵە بە تایبەتی لە ناو هەوادارەکانە دوای کردووە ئەوانەی وا قسەکانیشی پێمەنتەقیە بەهۆی ئەو شەڕەجنیەوە لێ دوور بکەونەوە. ڕاوڕینێکی ئاوا پێویستی بە ڕاپەڕینێکی ئاوا پێویستی بە کۆکردنەوە و ڕاکشانی خەڵکە نەک تاراندنیان.
واتە هێزی جەزبیەت دەبێ زیاتر بێت لە دەفع. هیوادارم قسەکانم وەک ڕای کوردێکی نیشتمان پەروەر وەربگری. کا کوردۆ، ئەوەی مەشایە جێگەی سەرنجە جەنابەت بوایە، ئەوەی مەشایە بوایە بە پرسیار بۆ کەسایەتیەکی وەکو جەنابەت، ئەوە بوو فکرت لێ بکردایەوە کەسانێک وەکو ئێمە ئایا عەقڵمان بەوە ناگات کە چی ئەدەبە و چی ئەدەب نییە. لە خۆت ناتوانی بپرسی من بارها خۆم مەوردە هەجمە و وەجمێن و تەهدید واقع بووگم و عینە خیاڵم نەبووگە و نەمدیگە و دیبەیتە خۆم دامەداگە. من کە دیبەیت ئەەکەمەوە ماتەڵ نیم کەسێ بێتە ناوی دیبەیتەکە دەست پێ یەکەم. ئەمانە چۆن نەبوون بۆ سوعال بۆ خوات و بۆ من هەرزگاهێ دانەیە هەڵەبژێرم و تێم پێیە و حەملەی پێیەکەم بۆ ئەم کارە ئەەکەم. بزانە کا کوردۆ، با من لەگرا دەست پێ بکەم. مردم هەڵەگەڕێتەوە ئیژێ من تاوانم داگە. مەسەلەن تاوان بە چی ناو ئەوە ئیژێ من تاوانم داگە بۆ کوردایەتی. من خانەوادە شەهیدم، من 20 ساڵ پێشمەرگە بووگم، من 10 ساڵ لە زیندان بووگم، تۆ چیت کردووە؟ کا کوردۆ، ئەزانی دوژمنایەتیە ئینسانە ئەحمەق بۆ خۆت سندن چدا تاوانە گەورەیەکی هەست. کا کوردۆ، ئەزانیت لەناو مەجموعەیەکی بەشەرا زندگی بکەی و ببی بە ئەنگوس نمایان و عالم و ئادەم دزیت لێ بکات و عالم و ئادەم لە پشسەرە بخوێنێت و چ تاوانە گەورەیەکی هەست. کا کوردۆ، تۆ فکرەکەی من ناتوانم بە زوانەکی نەرم قسە بکەم، نایزانم ئەزانی منفورە فەرهەنگێکی خەسیاک بوون چ تاوانە گەورەیەکی هەست. بۆ ئەمانە لە خۆتان سوعال ناکەن، بۆ ئەو تەواوە تاوانانە من ئێشی بیدەم و دام، من تەمام ئەو تاوانانم دا. هیچ کەس کە مردم بێ قسەی نەکرد، من قسەم کرد. لەو جێگەی کە هیچ کەس حزوری نەبوو، من حزورم بوو. دقیقە ساعت سانیە من حزورم بوو. من ئێستا لەسەر کارم تعتیل کردگە هاتگمە ناوە ماشینەکەم تا بتوانم دیبەیتەکە بکەم و جواوە جنابت بامەوە. پس تۆ لەگرا ئەوێنی تاوان تعریف نەکریاگەسەوە. کاورا تاوانی داگە 4 ساڵ بۆ خاترە حیزبێ چووگەسە ناوە زیندان یا بۆ خاتر کوردبوون چووگەسە زیندان. کا کوردۆ، من خۆم ساڵها لە ناوە ئەم جەریاناتە بووگم. کەس و کارە خانەوادەم لەم جەریاناتە کوژیاگن. من فکر ناکەم خاڵۆی من ئامۆزاگە من بۆ کۆمەڵە یا بۆ دموکرات کوژیاگن. من ئیدامە دەهەندەی ڕێگەی ئەوانم کوردایەتی ئەەکەم. تەوەجۆەکەی ئەوەی کە تۆ ئیمڕۆ کردە کوردایەتی بوو ئەو نامەتە نووسا بۆ منەت هەنارد. بۆیە من فەرقە تۆ جیاواز ئەەکەمەوە لەگەڵە دیگەرانە. لەگەڵ کێ؟ لەگەڵ ئەوانەی وا لە دڵە مردم خۆیان جگێ ئەەکەنەوە. ئەبن بە کێ؟ ئەبن بە ئەندامە حیزب. تەمامە شکستەکانە ئومەتە کوردی بەهۆی هەیکەلە حیزب دموکراتە، ناو حیزب دموکراتە. تەوەجۆ ئەەکەی ئەم هەیکەلە حقوقی حیزب دموکراتەسە، نەبۆ خاترە ئەفرادی تەک بە تەکی. حیزب دموکرات بۆ ئەوە دروستکریاگە کورد بخەسێنێ، کۆمەڵە بۆ ئەوە دروستکریاگە کورد بخەسێنێ. تەوەجۆ بکە ئەفراد من نایژم ها، هەیکەلەکە ئێژم تای لە یەکتری تێبگەین. ئەو کارەی من ئەیکەم بەردەوامی ئەو ڕۆڵانەسە وا کوردایەتی بردنیە ناوە ئەم مبارزە و تاوانیاندا. من خەریکم ڕێگەی ئەوان ئەچم بە هەنگاوێکی بەرزتر، بە هەنگاوێکی بتەوتر. حیزبایەتی ڕێگەی هیچ کام لەمانە نەوگە. پەیوەستبوون بە مەجموعەیەک و سەکتێک و فەرقەیەک و ئۆرگانیزیشنێ هەدەف هیچ کام لەمانە نەوگە. و نەئەبوو حەدە ئەقل ئەوانەی کە من ئەیان ناسم، ئەوانەی کە من ئاگادارم لێیان. تەوەجۆ ئەفەرمووی خۆ ئێستا بابینە سەر ئەوەی کە داستان چییە، اتفاقەکە چۆنە. بزانە کاکە کوردۆ، ئەو کارەی ئێمە ئەیکەین مبارزەس وانە ناوە مەیدانە شەڕە. من ئەمانمە کولەن لە دیوەیتەکانە وتکە وەلی کەسی گوێ نادا. تەوەجۆ بکەن
ئەنتۆنیۆ گرامشی وەخت خۆی هات سوالە گەورەیەکی لە خۆی کرد. ئەنتۆنیۆ گرامشی کۆمۆنیستێک و مارکسیستێکی ئیتالیایی بوو. وتی ئەرێ بۆ ئەو وعدەی مارکس جێبەجێ نەبوو. بۆ مارکس وتی کارگەران حیچێک لە دەست نادەن بێجگە لە پسەندنە زنجیرەکانیان، وەلێ لە حیچ کام لە وڵاتە غەربیەکانە ئەلا ڕقمە ئەوەی کە شرایط کار شرایطێکی غەیرە ئینسانی وەحشیانە و بەڕبەڕانە بوو، بۆ لە حیچ کشوەرێکی ئوروپای غەربی و غەربە جەهانە ئینقلابە کارگەری سوورەتی نەگرت. سوعالی کرد لە خۆی. گرامشی قاچی خستە مەیدان و لەو لەحزەی کە زندگیەکە تەماشای دەسەڵاتی کرد. تەماشای کرد کە دەسەڵات لە دنیای ئەمڕۆ و دەسەڵاتە نظام سوڵتەی سەرمایەداریە نئۆلیبرالیستی نەک بە پۆلیس و نەک بە دەستگاهە ئەمنیەتی و نەک بە زیندان فقط خەڵک ئیدارە ئەکاوە کۆنتڕۆڵەکە، بەڵکە کۆنتڕۆڵکردنە خەڵک لەلایەنە فەرهەنگ و ئەنجامەگرێت. لەلایەنە فەرهەنگ و ئەنجامەگرێت. یعنی چی ئەم قسە؟ یعنی چی؟ مثال بدەم لەمەی کە لە یەکتری تێبگەین. پس تۆ لەگرا ئەوێنیت کەلەمەی هێژەمۆن وەختە خۆی کە کەلەمەیەکی یۆنانی بوو و بە ئەوە ئەبێژریا کە مردمانە سەرزەمینی بڕۆن بە شێوەی نظامی مردمانە سەرزەمینێکی ترداگیر بکەن و هێژەمۆن بن بەسەریانە، ئەم دەفعە ئەم ئتفاقە لە ڕێگەی فەرهەنگ و کەفتەگە. چۆن؟ ئەمە ئێستێشی بەحسی بکەین. بزانە ئێمەی ئینسان لە بەرامبەرە مەسائل تەبیعیە بێدەسەڵاتین و تووڕەناوین. وەکو چی؟ وەکو لە بەرامبەرە بۆمە لەرزەکەی سەرپێڵوا لە بیرتە دێخۆ هیچ کوردیە نەنەوی لە تاپڕ و نەنەوی لە کلاشینکۆف و نەنەوی لە شەلاق دەسی بێت زەمین باتە بەر شەلاق و بەرفیشەک بێژێ سەگ با بۆمە لەرزە کرد. نایدا وەختێ سیل و لافاوتێ خەڵکەم کارە ناکە بۆ چون فکر ناکە دەخاڵەتە ئینسانی واتیە. خۆب ئەمە کارە تەبیعەتە و بەشەر لە بەرامبەر تەبیعەتە هێزێکی نییە وەلذا تەسلیمە ئەم قەدەراوێ. پس ئەوێت و تەبیعی، ئەوێت و قانونە تەبیعەت و بەشەر لەگرا تەکان ناخوا. ئەوەی کە نظام سوڵتە ئەیکا ئەم کارێ کردگە. نظام سوڵتە ئەوەی کە بەسەرە مردمی تێرێ تەبیعیۆ ئەکاتۆ. مثال بدەم، مثلا مردم فکر ئەکا ئەمە تەبیعیە ئیدەیەک خەڵکی کەم بەسەر جەمعیەتێکی ملیۆنیا حکم بکە. ئەمە تەبیعیە. ئەمە تو ئەواتۆ کەی؟ ئەواتۆ بەحسە عداڵەتە ئاغایە ئەرەستوو. عداڵەت چییە؟ عداڵەت ئەوەسە کە خەڵکی ئەوە بگرێت کە مستحقێتی. ئەی کاورا بۆ پادشاس لەبەرەوەی خوا پاشا دروستی کردگە، خوا شیرین دروستی کردگە. ئەمانە جەدەن دەرجەد پاشازان ئەرەستوو ئایژێ. داستانەکەی ئەوێت و چی؟ داستانەکەی ئەوێت و ئەوەی کە ئەمانە بەسەری ئەم مردمە زاڵ ئەون. بۆ خۆت ئەزانی ئەرەستوو کۆڵەکەی فەلسفەی ئیسلامیە. فەلسفەی ئیسلامی لەسەر نگاهە ئەرەستوو دانەریاگە. تەوجۆت کرد؟ خب تو ئالەگراتی ئەوێنیت مردم ئیتر فکر ناکە حاکمیت مقدس نییە. مردم فکرەکە حاکمیت شتێکی تەبیعیە، ئیدەیەکی بچووک ئێشێ ئیدەیەکی گەورە مەحکوم بکەن، بیانکەن بە بەردە فەرمان بەسەریانەوە بڕانن و ئەمە تەبیعیە. بعد ئەمانە فکرەکەن. مردم وا فکرەکاتۆ لە فەرهەنگیە، فکرەکاتۆ ئەوەی حاکمە ئێشێ دزی شوێت، ئەوەی حاکمە زاڵمیشە، ئەوەی حاکمە ئەشکوژێت، ئەوەی حاکمە هەرچیشتە هەنە ئەوە. مەسەلەن چۆن؟ مثال بەم تا تێبگەی. مەسەڵەن خەڵکە حەلیم و کوردستان فکر ئەکا ئەم پوڵە وا ئەیگرێ پوڵە پارتیە، پوڵە یەکێتیە. مەسەڵەن ئێژێ پارتی پوڵی زۆرە، پارتی هەمووی بە پارە کڕیوە، پارتی یەکێتی هەمووی بە پارە کڕیوە. کاکە ئەمانە خەڵکیان بە پارە کڕیوە. بۆ چون فکرەکەن ئەم سامان و سەروەتی ئەم سەرزەمینە کە ئەم خەڵکە بەرهەمی ئەهێنێت و هەنە ئەم خاکەسە هەنە بنەماڵەی بارزانی و تاڵەبانیە و ئەوانە خەرجی ئەکەن.
خەڵکوا فکرەکاتۆ ئەمە بووگە بە شتێ پێژن کامن سنس لە ڕێگەی ئەم سنسەوە لە ڕێگەی ئەم ئەقڵەوە مردم تەکردم یا ڕوبڕوو ئەوێ هەڵس و کەوتەکە تەوەجۆت کرد کاکە کوردۆ خۆ تو ئالەگرا ئەوێنیت مردمە حەلیم و کوردستان کوردەوارە داگیرکراوە لەلایەنە کۆرپۆریشنە عێراقی حکوومەت بە ئەمریکی زاڵم دز قاتڵ ئەناسێت بۆ خۆی کە ئەگەر نانێ فڕە ئەداتە بەرە ئەو لە کەرەم و گەورەی خۆیسی تەوەجۆت کرد پس تۆ ئالەگرا ناوێنی کەسێ بەرامبەر بە ڕەفتارەکان حکوومەت مەوزع بگرێ هیچ کەسێ خۆی بە ساحێوە سەرزەمین بزانێ ئەم اتفاقە ناکەفێ خۆ من و تۆ گەرەکمانە سەرزەمینەمان نجات پەیاکە من و تۆ گەرەکمانە داگیرکاری بەسەر وجود ئینسانە کوردی و سەرزەمینە کوردینەیە تۆ جبهەی شەڕە ئێمە وا لەکوێ تۆ کە شەڕە پارتیزانیت کردەگە فەرماندەی شەڕە پارتیزانی یا فەرماندەی شەڕیا ژێنەڕاڵ دا ئەنیشێ زەمینە شەڕ تەماشاکە تەکە کیا تەرەفە ئیمکاناتە تەرەف چییە تەرەف لەکوێ حەملەکە تەوەجۆ ئەەکەی لۆجستیکی لەکوێوە تێت چەک و ئەسڵحەکانی چەنێکە هێزە نظامیەکەی چەنێکە پشتیبانی ئاگری چەنێکە لەشکرە میکانیزەی واتەکە یان نێتەکیا نیروی هەوایی واتەکە هەلیکۆپتەر و پەهباد و فڕۆکەی بێفڕۆکەوانی واتەکە یان نێتەکیا من لەکوێ لەگەڵیا دەرکەفم دەی ئیستا من و تۆ مبارزین و سەرزەمین و کوردەوار جبهەی شەڕە ئێمەس لەگەڵ کێ شەڕەکەین چۆن شەڕەکەین ئیشی ئەمە جواو بدرێتەوە تا منیسە وەردە وەردە بە تۆ جواو بە مۆکاکی برا پس شەڕە ئەوەڵە تۆ لەگەڵ عادیبوونە مەسائلە بزانە مردمە ئێمە فکر ناکە ئێرانی نییە و ئێران دەوڵەتێکی جوولەکە ساختەس کۆمپانیە بازرگانیە دەوڵەت نییە کە تەبەلورە ئێرادەیە ئینسانەکان وێت نییە مردمە ئێمە فکر ناکە کە ئێرانی نییە عێراقی نییە تورکی نییە عادیە گشتی عادی بووگەسەوە بۆی تەبیعیۆ بووگەسەوە بۆی پوتینەکانە ئەرتەشە شاهنشاهی پوتینەکانە ئەرتەشە جمهوریە ئیسلامی ئەرتەشە تورکی ئەرتەشە عێراقی بوێنێ بە چاوی وتەکانی نەدا خب پس تۆ لەگرا ئەوێنی حاکمیت لە تەریقە فەرهەنگۆ تێت هەرچیشتە عادیوە کاتۆ تەبیعیە کاتۆ بۆ تۆ بۆ مردم و ئەمە ئەوێت و قسەی سەرزارە مردم بزان ئەدەب ئەوە نییە کە تۆ شیرین قسە بکەی مەسەڵەن بێژی شکلات شەکەر مەسەڵەن بێژی هانی ڕۆستت کەشی و مەسەڵەن بێژی هانی کام مەسەڵەن شوگەر کەوتدی کەوە قەوڵە ئینگلیسیەکان بیچەقێنی تۆ شەکەرە قسە نا ئەدەب ئەوەسە کە تۆ لە هەر مەجلسێکا دانیشتویت ئاداب ئەو مەجلسە بزانی مەسەڵەن تۆ فوتباڵەکەی ئیشی قوانینە فوتباڵ بزانی فوتباڵ 11 نەفەرەس تۆجۆ ئەەکەی فوتباڵ یەکسری حرەکاتیا خەتاس قاچت لە کەمەر تۆ بیریتە سەرۆ خەتایە کەفپا ئەگرن لە تۆ تەوەجۆ ئەەکەی تۆ ئەگەر کەسێ لە مەسافتانەوێ وایتە ئافسایتە هەتا گەرداوێت تەناوە گۆڵ ئەدەب فوتباڵ ئەوەسە تۆ قوانینە فوتباڵ بناسی و بەر ئەساسە نۆرمەکانە فوتباڵ بچیتە بەرۆ ئەدەب مبارزە ئەوەسە کە تۆ لە مبارزە کەمدا نەنیت ئەمە یەک لە مبارزە سەراحەتت بوێ ئەمە دوو و لە مبارزە تەمامە ئامانجت نابودی دوژمن و سەرکەوتنە خوات بێ ئەمە ئەدەب مبارزەس تەوجۆکەی کا کوردۆ من ئەماڵە کەسێک نەچووگەم بە میێوانی شەو حەجمە بکەمە سەرە کابرا ئەمە یەک دوو من کە ئەدەم لە خەڵک لە گوفتمانە خەڵکەدەم لە تاک و ئەفراد نادەم تەوەجۆ بکە کەسێک لەم سەرزەمینی ئێمە ئەقلیشی نییە سەوادیشی نییە ئاستێکی نزمیشی هەست ئەدا لە دەرگای ماڵەکەم من ماڵم بەڕووی میوانە و بازە من تەعاملیشی تەکیاکەم خب ئەقلی هەرەوەنەسە هەرەوەنە زەحمەتی کێشاگە بەڵام ئەگەر هاتە سەر حوزەی مەسائلە ئیجتیماعی و سیاسی ئەو جار ئەو گفتمانێکی وابێ دیسکۆرسێکی وابێ من دیسکۆرسێکم وابێ دیسکۆرسە من دیسکۆرسە ئەو ئەدات و ئەم دیسکۆرسە بە قودرەتە تەمام لەو دیسکۆرسە ئەدات ئەو حوزە تەفکیکە لە یەکتری
کابرا کۆمەڵی نییە ئەتوانێت بێتێن ڕفیقە من وێ کابرا دموکراتی نییە ئەتوانێت بێتە ماڵەکەی شمونان بخوات و هەڵسێت و دانیشێ بەڵام کە چووە سەرە دیسکۆرسە مبارزاتی ئومەتە کوردی بە تەمامە قودرەت هەڵیەتەکێنم دیسکۆرسەکەی تەوەجۆت کرد ئەم حەوزانەی لە یەکتری تەفکیک بکەن مەواجهەیە ئێمە وەختی ئێمە خەڵکە دەین وەختی ئێمە شروع ئەەکەین بە حەملەکردن حەملە بە دیسکۆرس ئەەکەین بە کەسێکی مشخەسی ناکەین قسەکان نەقڵەکەم و ئەدەم لێیان تەوەجۆت کرد خب بابینە سەر ئەمەیکە ئوسولەن تۆ چۆن ئەتوانی مبارزەکەی و جبهەی شەڕەکە تعریفکەیت و چۆن تعریفیەکەیت و بابەگیان مردمێ مەوجودە فکر ئەکات ئەقلیەتی ئیشێ بەسەر ئەکسەرێتێک و حکوومەتکە هەمیشە وابووگە فکرەکەم ئەقلیەتە حەقە خۆیەسی ئەدزێ ئەخوا ئەکوژێ جنایەتەکە حەقە خۆیەسی تەبیعیە و هیچ کەسی واکنش نیشان نادا سادەتەرین واکنش ئەمەسە دەسە بێدەسەڵاتمان ئەمە دەوڵەتە کەس چارە دەوڵەت ناکە تۆ ئەم تە بیستگە ئاغاگیان نەتبیستگە دەی ئەمە گفتمانە ئەمە حاکمیەتە ئەم دیسکۆرسە ئەم کەلامە حاکمیەتە تۆ ئیشی بەی لەمە تۆجۆکە ئیشی بەی لەمە پس تۆ ئیشی بەی لە کێ بەی لە فەرهەنگێک کە عبودیەت تەولیدەکە فەرهەنگێک کە عبودیەت ئەهێڵێ تۆ من ناتوانم لە بە سادەتر قسە بکەمها من نازانم چۆن ئەمە سادەکری مەگەر هەر بۆ تۆ مثال بێرمەوە کە ئێمەمانان بفەهمین بزانە کاورایە تێژێ دەسە بێ دەسەڵاتمان چی بکەین حەکێکمان لە دەستایێت توێژە حەملەکەی بەمە پێبێژی تۆ لە دەسە نایێت پێبێژی تۆ ئەحمەقی پێبێژی تۆ ئینسانە ئەحمەقێکی کە گەرەکتە مردم زەعیف نیشان بەی تۆ ئینسانە دوا کەوتگیکی هاڕیاگی لە ئینسانیەت دەرچووگی کە فکرەکەی مردم ئێشێ مەحکوم وێت بۆ مردم ئێشێ مەحکوم وێت بۆ مردم ناوێ حاکم وێت سوالەکەی کاکە ئێوە بوچی بە هەموو دەسێک و بە دانشگاتان و تەلویزیۆنتان و ڕووناکبیرتان و حیزبیتان خەریکن بگەڕێن بە شوێنە دانەیە پێغەمبەرە 50 ملیۆن 100 ملیۆن ئینسانی بۆ بکەنە بەردە تا پێغەمەری خاص پەیاکەن ئەی بۆ ئێوە گەرەکتانە یەک نەفەر پەیدا بکەن کوڕە خاسە بێت یا سیستەمێ بێرن فکرەکە نەتوانن کۆنتڕۆڵی کەن کە ناتوانن دەرعەوەز 70 ملیۆن 100 ملیۆن ئینسانەکەن بە بەردە بۆچی 100 ملیۆن ئینسان ناکەن بە حاکم بۆچی ئێوە ئەتوانن 100 ملیۆن ئینسان بکەن بە بەردە بەڵام ناتوانن 100 ملیۆن ئینسان بکەن بە حاکم و ئەحساسە حاکمیەت بکە کا کوردەوەمەشی چۆن حەملەی پێ بکەی چۆن بێبێژی بەڕێزەکەم و وان نییە بە قوربانتم و بەڕاستی و هەر کەسی جۆری فکر ئەکات و ئەگرا دنیایەکی پڕۆڕڵاڵە و مەگە نەتبیستکە مەسەڵەن مەسعودە بارزانی هەڵەگەڕێت و ئێژێ ئێمەی کورد فەرهەنگە چیمان هەست پێکەوە ژیان ئەزانی ئەمە یعنی چی فەرهەنگە پێکەوە ژیان ئەزانی یعنی چی یعنم های ئەم شعارە پلورالیزم و تۆلەرانسە یەکتری قبولکردن و تەحمڵکردن هاودڵیکردن و مداراکردن لەگەڵ یەکتریە شتە قەشەنگێکە و ئێمە لە توولە تاریخە هەر کەسی هات کەسە ئەم سەرزەمینە ئەمانە قبول کردگە ئەم تەنەوە ئەمانە قبول کردگە بۆ سوالەکەی بۆ کردگمانە ئای مەسعود بارزانی تۆ ئیستا ئەم قسە ئەەکەی قسەی نظامە سوڵتەس بۆ ئێمە حەزمان بێکردگە دلیلی چییە چون دموکراتوگین توێشی ئەمە جواو بیت و دلیلی چییە ئێمەی کوردوا بووگین دلیل نایێت و ئێمە هەروە لە خۆی و قەشەنگین و ئێمە فرەنەتەوەین و حەزەکەین بە چی ژیانە هاوبەشی و جواو ناتۆ من جواو بەمەوە ئەوەی ئەم قسە ئەکا یعنی ئێمە خەسیاگین و حیزین و هەرکە لەو لاوە هات کە سوارە ملمان بووگە و بۆیە ئێمە تەزادمان لەگەڵ کەسێکانەوەگە خۆب ئیسەمەنیشی ئەمە جواو بەمەوە تا ئەم ئەقڵە ئینفعرافە ئەم فەرهەنگە غەڵەتە مەسعود بارزانی کاتژی مێشکە ئێمە بە سەفارەشە ئامریکا لایوەم بە سفارەشە جوولەکە من جواو ئەدەمەوە یژم مەسعودە بارزانی دلیلی ئەوەی کە لە سەرزەمینە ئێمە جوولەکە بووگە ئەرمەنی بووگە مسلمان بووگە دلیلی ئەوەسە کە ئێمە ئومەتە کوردی بووگین و کوردیەت بەسەر ئێمە زاڵ بووگە
کوردیەت چۆن بووگە کوردیەت ناموسی بووگە شەرتی بووگە بیاو بەسی بووگە کوردیەت مراسم و ئێڤنت و مناسکە خۆی بووگە مەسعود بارزانی هەر دینێک کە ئەڕواتە ناو جامعەیەک زەمانێ نموت پەیدا ئەکا کە بە شەریعەت ورود ئەکا و بە مناسک و مەراسم ورود ئەکا وەختێ دانەیە جوولەکە تێتە سەرزەمینە ئێمە ئەو مەجبورە بوێت و کورد ئێمە مەجبور نیین بووین و جوولەکە چون نە قەوانینە ئەو قبول ئەکەین نە مەراسم و مناسکی قبول ئەکەین هاڕید بوو مەسعودە بارزانی ئەمە ئەو کوردیەتە سەوا ئێوە باسی ناکەن خەریکن ئەی کوژن خەریکن ئەی کوژن ئێمە تۆلەرانسمان نەوگە ئێمە حاکمیەتە کوردیمان بووگە ئەفەهمیت کاورای جوولەکە نەیتوانیگە شەریعەت و قەوانین و مەراسم و مناسکە خۆی با بە ئێمە هەروە کە ئیسلام نەیتوانی ئیسلام نە بە شەریعەت هاتە سەرزەمینە ئێمە نە بە مەناسک هاتە سەرزەمینە ئێمە چون کوردیەتێ مەوجود بوو جەهانە کوردی مەوجود بوو بۆیە خەڵکە ئێمە نەئەترسیا بوودایی تێتە ناوی جوولەکە تێتە ناوی ئەرمەنی تێتە ناوی زەمینیشی پێ ئەدا کاورا کار بکە چون ترسی ئەوەی نەبوو ئەمە نابوودی ئەکا ئۆکەی من ئێشێ ئەمە باتڵ کەم دروستە کاک کوردۆ پەس باتڵم کردو خۆب تو لە کنارە ئەمە ئەوێنیت پەسمەندەهای ئەم دەسەڵاتە بە سوورەتە هەیکەلە متەبەلور بووگ لە ناوە ئینسانێکە کە گفتمانە سڵتەی واوە دەسۆ تێت حەملە بە تۆ ئەکا تۆ ئیشی ئەمە چۆن بشکێنی بە هەمان فەرهەنگێک کە بەسەر تۆ زاڵ بووگە بە هەمان زمانێک کە بەسەر تۆ زاڵ بووگە ئەزانی ئێمە لەکوێ لە فەرهەنگا باختگمانە کاکە کوردۆ لەو جێگەیەی وا خەسیاگی ئەوێت و شتێکی شیک بزان ئێمە زەحمەت ناکێشین بڕۆین فکر بکەینەوە زەحمەت ناکێشین تەکە ڕەنجەکانە ڕووبەڕوو بووینەوە ئێمە زەحمەت ناکێشین حەقیقی بووینەوە فۆرموڵە ئینسانە خاصبوون چێشەکریە فرە ڕاحەتە کەلامت بخەسێنی بیخەسێنی جۆری قسە بکەی جۆرمە قانونیت بۆ تعریف نەوێتەوە جۆری قسە بکەی پێت نێژن دوا کەوتگ پێت نێژن نەفەهم پێت نێژن عەقەب ئوفتادە پێت نێژن ئۆمۆل تۆ ئیتر پێویست ناکا زەحمەت بکێشی چیەکەی وەخوات خۆت ئەخەسێنی بزانە هەچ کەسێ وەکو من ناتوانێ باتە ناوت دەمە مەسعودە بارزانی فەرهەنگە پێکەوە ژیانمان نییە ئینسانە نادرۆست بۆ گەرەکتە بیکەیتە ناو زەهنە ئینسانە کوردی ئێمە خۆ مشتێ ئینسانە حیز نەوگین کە هەرکە لەولاوە بێ بتوانێت تەباتە ملە سەرمان تا فەرهەنگە پێکەوە ژیانمان بوێت ئێمە نیشان ئەدا ئێمە کۆمەلگایەکی بتەوی حاکمی سەروەرمان بە نۆرمەکانە کوردی بە ناموس و کوردی و بە قدرەت و کوردی بووگە کە هەرکە هاتکەسە ناو سەرزەمینە ئێمە مەجبور بووگە ئەو بە شەکڵە ئێمە دەربێت نە ئێمە بە شەکڵە ئەو و ئێمە ئیسراریشمان نەکردگە کابرا لە دینە خۆی دەست هەڵگرێ کابرا هەرە و جۆرە ئێمە زندگیمان کردگە زندگی کردگە و لە ئێمە فێر بووگە تەوەجۆت کرد کاکە کوردۆ ئەمە نوکتەیەک بوو و ئەمما نوکتەیەکی تر کە تۆ ئیشی بیزانی ئەمەسە ئەقڵە سەلیمە مەردم کە تەولیدە بەردەگی ئەکا چۆن ئیشی حەملەی پێ بکەی ئاغا گیان چۆن ئیشی حەملەی پێ بکەی کەلامە خونسا هیچ تەئسیری دانانێت کەلامێ تەئسیردا ئەنێ کە بڕابێ و حکمی تیابێت تەوەجۆ ئەفەرمووی مسالێکت بۆ لێدەم مسالێ تا خاستە لە یەکتری تێبگەین حەسەن ڕەوحانی ڕەیس جومهورە دەوڵەتە جوولەکەیە ئانوسیە ئێرانی خاس گوێ دوا پێ گوێ بگرە خەبەرگوزاریە تەسنیمە سپاه پاسداران ئەوە خەبەرەکەیسی ئۆکەی ئەژێ بگزارش حوزه دولت خبرگزاری تسنیم حجت الاسلام
حسن روحانی رئیس جمهور در مراسم بهره برداری از طرح‌های ملی وزارت جهاد کشاورزی با اشاره به حوادث آمریکا و حمله به ساختمان کنگره این کشور گفت آنچه شب گذشته و امروز در آمریکا رخ داد افراط گرایی بود. وی افزود نشان دادند دموکراسی غربی چقدر فشل و سست است. بنیانشان بنیان قوی نیست و دیدیم که در این کشورها متاسفانه علی رغم علم و صنعت پیشرفت کرده عوامگرایی چقدر زمینه دارد. یک آدم پوپولیست چه بلایی بر سر کشورش در 4 سال آورد، آبروی کشورش را خدشه‌دار کرد و چه ضربه های بزرگی به منطقه سوریه و فلسطین و یمن زد. و میبینیم که یک آدم ناسالم وقتی می آید قدرت را در دست می گیرد چه مشکلاتی را برای کشور و دنیا به وجود می آورد. که کردو دید حسن روحانی وتی اوانه دویش و پارلمان کنگرس امریکایان داگیر کرد فاندامنتال بون، افراطی گر بون. بو حسن روحانی مقساکا و ایجی نشانی دا بنیان دموکراسی لغرب فشلی هاورد. بو مقساکا آغای کردو تام پیت بجم بزانه دویشو تا به ام دقیقه حج کسی ام قسم من کردم نیکرد. حج کسی ام قسم من کردم نیکرد. من وتم اتفاقات دویشو گورترین تحول تاریخ ظرف 300 سال گذشته بو. من وتم بو ام قسم کرد. بو حسن روحانی ایشی دموکراسی غرب فشلی هاوردگه. بو ام قساکا بزن حسن روحانی لوی که مردم بوجود بید و مردم لحکومت هرمی گذار بکات و حاکمیت حد اقلی بر سر اکثریتی لبین بوات بما ایجی افراط گرایی. حالی استا آلگرا امانه ایتر مردم نیان تندو تیجن آشوبگرن ارازلو او باشن به انگلیسی پیانوتن کراود. بو حسن روحانی که ایشی دشمن ایالات متحده امریکا وید جمهوری اسلامی که ایوه فکر کن دشمن ایالات متحده امریکا استمشیا چنگ روکا و ناخون روکای وایا اعوا بیوتا باش بشیوی مگر من ادعا ناکن که ایشی امپریالیزم جهانی لبین چید. ها بو دیو که پککا نوساوی مجاهدین ترامپ چون پارلمانیان گرد و کسی نپرسه آقای پککا مگر تو ضد دولت نبویی؟ دی ایستا او کار خلق امریکا کردیان انقلابی ترین و رادیکال ترین حرکت بو تو چون حمایتی لیناکی پدر سوخته چون ایجی اما مجاهدین ترامپ بون. بزانه که کرده خاص توجه که اوی دویشو مورد حمله واقع بو هیکل مرئی بوگه مورد تبلیغ نظام السلطه بو بناو دموکراتیک ترین شکل مرئی مردم. بزانه مردم موجود نیه. مردم کیس هیچ کس ده ام مردمه تو چونی اوینی تو هگل وتی دولت تبلور روح ملته. اوکی دی مردم لکوی در اکوی چه شکلی در اکوی وتیان مردم لمؤسسات دولت متبلور اوی. درسته؟ پس پارلمان ایالات متحده امریکا به عنوان پارلمان گورترین دموکراسی دنیا امپریالیزم و قدرت برتر نظامی علمی سیاسی جهان و اقتصادی جهان ایشید سمبل قداست سمبل و کعبگاه آمال حکامان جهان وید و مردم محکوم جهان وید که غیر قابل دست پیودانه. امریکا بو قدرتمنده
چون پارلمان ئەمریکای هەست ئەمریکا بۆ پوڵدارە چون نظامی دموکراتیکە کۆنگرێسی هەست سناتۆری هەست حزب جمهوری خواه و دموکراتی هەست ئەمریکا بۆ پوڵدارە بۆ خاتر ئەمانەسە دەی عیدەیە مردمە ئەمریکا دوێ کە چون مرئیبوونە هەیکەلە مردمێک کە حاکمیەت ئێژێ ئەمە هەیکەلە مردمە پارلەمان گرتیان و ئەوانەی کە ئیدعایانە کردنوێنەرە مردمن لە کۆنگرەسە ئەمریکا لە دەست مردم دەرچوون لێو دوا حاکمیەت چوو هێزە پۆلیسی هاورد بە مردمەکەی وتی بیلاخ من ئەچمە بەرۆ من زۆرم هەست من قودرەتم هەست من تەئیدی ئەکەم خۆپ ئیسا چه اتفاقی کەوت کە بۆ حەسەنە ڕەوحانی ئەمانە بە ئیفراتی ئەزانێ سوال ئەمانەی کە حمایەتەکەن لە ترامپ چین جنبش تی پارتیە ئیتر وانیە ئەزانی جنبش تی پارتی لە چی اقتباس کریاگە و کامەسە تی پارتی هەمان جنبشێکە کە لە بۆستۆنە ئەمریکا لە ئەواخر قەرنە حەفدەهەمۆ بەرعەلەیه ئیمپریالیزمە بریتانیا قیامی کرد و کەشتیەکان کە چایی ئینگلیسیان تیا بوو چاییەکانی فڕەداناوە دەریا تی پارتی ئەمەسە تیانە چایی ئەمە جنبش سپی پێسەکانە ئەمریکاس وا مالکینە ئەمریکان و خۆیان بە ساحەوە ئەمریکا ئەزانن ئەگەر تا ئەم دەقیقە دەوڵەتە ئەمریکا دەوامی هاورگە چون مردمە چەرمەگە ئەمریکا فکرەکە مؤسساتە دەوڵەتە ئەمریکا مؤسساتە بەرساختەی خۆیەسی و هەنە خۆیەسی ئیستا بۆ ئەم اتفاقە دوێکە مهم بوو بچۆ شەواڵ کەوتە قاپە تەمامە سەرانە کشوەرهای ئوروپایی بریتانیا فەڕەنسا ئیتالیا جمهوری ئیسلامی بۆ چون ئەساس کۆرپۆریشن خەریکە ئەچێتە ژێر سوعالە گەورە مردم کۆنگرەسە ئەمریکا قودرەتمەندترین پوڵدارترین مرفهترین کشور جهانی فتح کرد اوكي سؤال حق لكيوة تيتدرو مگر امريكا مستعمرية انجليس نبو چرا بو دي كامرا محكوم بو و ابوايا قوانين برلمان بريطانيا جيبه جي كردايا دي نيكر وتي من خراج بتون نادم من باج بتو نادم من هزینەی شەڕە تۆ نادم مەگەوای نەکرد دەیتوانی استقلال ئەمریکا بگرێ 25 ساڵ شەڕیان کرد 20 ساڵ ئینقلاب دەستی پێ کرد و 5 ساڵ شەڕە مەسەلەحانەیان کرد دەرەسە دەی مەگەر مردم هەرە و خروجەی نەکرد کە دوێکە کردی ئەمریکای دروست کرد بۆ ئەو وەختە قەشەنگە ئیستە خراوە قرتتان عمال حكومة عمال حاكم دائما حملة كان بهيز مردم بيخسين ناولوكي لأنين تهمتي لأدن أيان كان بتروريزم أيان كان بآشوب طلب أيان كان بكسانك خوين يعني مباح بكريتابة وانن بيان كجن دولة بريطانيا بواني كبر عليه دولة بريطانيا الشرعي أكرد وتي أمانة خاتي أمانة أرازلو أو باشن كفرمان ناول لبادشاه بريطانيا وأوانة توانيان تي حلدان ارتش بريطانيا بكن وبريطانيا بخنا دارو بريطانيا مجبور بو انقلاب أمريكا لأمريكا بكاتا لبريطانيا نكريت کا کردو چون ئەمانە ناوێت و جێگەی سوعال دەی ئیستە مردمێک تێت ئەژێ بەڕاستی دموکراسی ئاخرین وەرژنە حکوومەتە مارتیکە تۆ چۆن تەکەم فەرهەنگە بەرخوردەکەی چۆن ئەشە بیهاڕیت ئەشە دەقیقەن بە هەمان فەرهەنگ بە هەمان زوان بە هەمان ئەدەبیاتێ کە چووگەسە ناو زەهنە ئەو بیهاڕیت تا دەست بکێشێ لە تەولیدە نظام سڵتە هەژەمۆنیە فەرهەنگیە نظام سڵتە بۆ گشتی زیقی کردگە بۆ گشتی زیقی کردگە پارلەمانە ئەمریکا مەوردە هجوومە مردم واقع بووگە بۆ چون کارکرد دەوڵەت ملت لە بین چوو تکراری ئەکەمەوە پەکەکە ئێژێ ئێمە بەرعەلەیه دەوڵەت ملەتین ئێمە ماری بوکچینیە پرۆدۆنین بچۆ دوێکە لە ناوە کاناڵەکانیانە حەملەیان کردو بەوانەی وا کۆنگرەسیان گرتگە پیان ئەوتن مجاهدینە ترامپ
باقتباس لمجاهدين إسلامية فاوندامنتال مرتيكا تو چۆن قسەی واکەی کە تەزادی هەستەکەم مەتنتوە دەیخۆتۆ مەشێ ئەوەڵی نەفەر پەرچەمە هەڵبدایە بوو تا کۆنگرس ئەمریکا گیریا من دوێژە و تەوزیحمدا نظام السلطة ايجي مؤسسات ايما مقدسة وسا خود خوا كس ناتواني برديتي بقريه حتى فكري ناكر بارلمان بجيري خلق بريطانيا وخلق هولندا قشتي الشوكبون واي چون كونغرس امريكا جيرياغا قرتيان رولا قرتي دويكا خوي نشاردو قرتي دمي هل نوسي وقرتي چون او کاری کردگە 300 ساڵی پێشیش بۆ یەتوانی ایالات متحدەی ئەمریکا دروست کات ئیستەیشە فکر ئەکا ئەم مردمە وا لە تەوەهومە فکر ئەکام ایالات متحدەی ئەمریکا هەنە ئەوە با بەو نەتیجە بگا کە هەنە ئەو نییە تا بزانم حەیتەران ئەکەن بەمانەیوانە ناوی ئەمریکا یان نایکەن تەوەجۆکەی بۆ حەسەنە ڕۆحانی پێی ناخۆشە توهینی کرگاه امریکا خدشدار بوگه امریکا خدشدار بوگه اتفاقا مردم امریکا ثابت یان کرد دوباره پیشروترن لما بقیه جهان مگرم حکومت خوان دروسیان نکردگه مگه خوان دروسیان نکردگه بچو قانونه بچو تاریخ دروس کردن امریکا ببینه خوان دروسیان نکردگه استقلال كان بيقرن استقلال كان نابودي كان چون حكومت شو قصدس عديك محدود تحت ناو صاحبان كوربوريشن وحش تعبير الإرادة مردم أمريكا ناكا ومردم أمريكا إحساس حاكميتنا كا توجد كرد دي تو چون اما لبينويكا كردو چون اما تكا أقل سليمة خسياغا عبد بردي كويلي كردا روبرو اوينو چون بزانا كاكا كردو من نهاتم بخون بيجم رونا كبير ولا فركسيك الرونا كبيرة خيلي باسواترم من نهاتم بيجم نوسرم وقلم من لقلم فركسي خيلي سنجين ترى بترك وبعرب وبفارستو نفقد بم دم قوبان لبيه اتنيكيانا نا بو نموت بو خاطري اويك بفهمين ايمان من شغل الدرامد فرقك الرمكارك منانا خوم وجنو منالم درتيرم بلام مردم بمعناي إنسان بوغنية مردم بمعناي فقير نية كارتون خونية غور خونية لاسي خونية مردم إشي وكو منوي من مردمم إشي عاقلوي إشي فهمي دويد إشي إحساس السروري بكات إشي حكومتي قركويد إشي دصلاتي بخوي قركويد نبو خاطر بدزي بولي بيت شكوي بيت وجودي بيت دصلات دارويت بو كسي تصويره من مخابرناكا من مردمم بو قشتي أروات تصويره كزول وحارياغو فاحشو لقومياغو برسي چون گرک یعنی اما بکنه ناو الذهن ایما مردم بوگنه مردم صغیره مردم برسیه مردم سوال کره مردم دسی پانو کرگسو دائما دمی وا کرگن نان کنه ناو الدمی چی اسا پیمان حیدری چیه پیمان حیدری ناراحت لويك بخوم نموت رهبر سياسي ناراحت لويك بخوم نموت رونا كبير ناراحت لويك حزب مداننيا ناراحت لويك أساسنا ممننوسي تبعة شو من نهاود الزامة كان مواتك مدرو شو من لجهان كرديات مدرو بخوم ايجم صياد أزل بن ماون هنر پیدا بو شوكت شاو شيرين بشر من ايجم شيوي تفكر لكرديا داناي دورانه وداناي دوران دانا كانت ردوزيتو چی پیجی امتو نظام جودو كريستيانيتي بخلا سلاح كرقه نأتوانن بيجن اما پیغمبرايتي نأتوانن بيجن اما وحيا نأتوانن بيجن اما مشروعية بيروقراطيكا نأتوانن بيجن اما تقسيمات مؤسسية چي اتوانن بيجيت هيك كام الشرج مين كاكي برا من خريكم تك ديسكورسي اكا دركفم مگر جناب ناجي من پێشمەرگە بووم ئەی تۆ چۆن دەسە کێشاگە و ئیستەنامە بۆ من ئەنووسی چون هەنووز کوردایەتی و مەردایەتی واتیە
دێ ئەوانەی کە نایەن و حەز بە کەلامە ئێمە ناکەن چون هیچ وەخت تەعقیب سەروەری ناکەن حەزی پێ ناکەن خۆشیان نایە ئەی دزن لەبەر ئەوەی کە خۆیانی پێ قودرەتمەندکەن نەک ئەوەی کە قودرەتمەندکەن یعنی چی یعنی بدزن و بچاپێن و بخۆن بۆ خۆیان بە نۆکەری ناوەی کە بەشی کەنە سەرە مەردم من دەسم وا ئەەکەم دیبەیتەکانە ڕاپەڕین گوێ بە لە هیچ دانشگایەکی دنیاوەنە معلومات بە تۆ نادا ئەوەنە دانایی بە تۆ نادا هەر کە دیبەیت ڕاپەڕینی گوێدا بێت هیچ فارۆقە تەحسیل لە هیچ دانشگایە لە دنیا چارە دەمی ناکە و چارە عەقڵی ناکە من ئەمە مفت و بەلاش داوە خەڵک چون خۆم خەڵکوم چون گەرەکم لە ناو ئەم خەڵکە زندگیکەم و هەرچی گەنیە هاوردم بۆ خوام تفتان لعنەتتان دوژمنایەتیتان غەرەز خواردنتان حەسادەتتانم بۆ خۆم سەند ئەمە تاوانە من ئەیدەم تاوانە من ئەیدەم وا ئێوە لە من فێرە قسە ئەوەن ئەیدەنەوە خۆم وا لە من فێرە مەطلب ئەوەن ئەیدەنەوە خۆم خیلی تحملی گەرەکە تۆ ئەمانە بتوانی تحملکەی من گەرەکمە وەکو خۆم ملیۆنها کورد دروستکەم بۆیە مشتم نەقوچیگە ناتکم و نەقدی بکەمەوە خەڵکی پوڵم پێ با من نانە خۆم لەم زەمینە دەرتێرەم هیچ وەخت برسی نەوگەم دەری تێرەم بۆیە نەوێست یاگەم ئەمانە بفرۆشمەوە چون دانایە دەوران ئەمانە نافرۆشێتەوە نایفرۆشێتەوە پولی لێ دەربێرێ چۆن بەرخورد بکەم تەکە فەرهەنگە خەسیاگە چۆن بەرخورد بکەم بە چه زوانێ بەرخورد بکەم فەرهەنگە خەسیاگ ئێشێ بە فەرهەنگ لێبەی بەجمێن ئێشێ لێبەی تا قەشەنگ کاورا بفەهمێت ئەمەی کە ئەم باسیەکە ئەم خەسیاگیەوە ئەم حەزی پێئەکا تەحتە ناوە پێشکەوت و مدرنیتە و مافە مرۆڤ هیچی نییە بێجگە لە فاحەشەگی بێجگە لە ئینسان دەرچوون و ئێشێ ئەمەی پێبیژی ئێشێ پێبیژی ئەم تەسویرە کەسیفە بشکێنیت چون ئەوان شەو و ڕۆژ بەدام و دەستگاکانی و خەریکی تەولید ئەم تەسویرە نە سوعال مەگەر خەڵکە ئامریکا مستعمرەی ئینگلیس نەبوو مەگەر خەڵکە ئامریکا بە جنبشە تی پارتی لە بۆستۆنا دەستی پێ نەکرد ماڵیاتی نەدا بە دەوڵەتە ئینگلیس سەربازەکانی ئینگلیسی کوشت مەگە نەیکوشت دەوڵەتە بریتانیا لە پارلەمان و بە ئەمانە وتی چی وتی یاخی وتی وەحشی وتی دز و چەتە من نەیوت دەوڵەتە بریتانیا هات تەمامە هەزینەی چاییەکان وا لە بۆستۆنا غەرق کریاون لە خەڵکە بۆستۆنی سند وە زۆر بەڵام ئەو مەردەمە کۆتان نەهات تا ئینگلیسی بە چۆک دادا ئینگلیسی هاڕی و ئینگلیسی دەرکرد تەوەجۆت کرد ئێستا حەسەن ڕۆحانی و بۆریس جانسۆن و چوار حیزە هەڵدریاگە تر بێژن مەردەمە ئامریکا مەردەمە ئفراتی بوون ئاشوب تەڵەب بوون ئەمانە مەردم نەبوون ئەم مەردەمە ئەچێتە کەنارۆ حەقیقەت لە بین ئەچێ نازیزم لە بین ناچێت تۆ تماشات کرد جنبشت من کارم بەمە نییە ها کارم بەمە نییە کە ئەمانە فاشیستن ڕاسیستن هەن خاسن خراون ئەمە مهم نییە کا کوردۆ وەلێ تەوەجۆ بکە ڕەشەکان وەختێ تێنە خیابان ئەڕۆن فروشکا غارەتەکەن وەلێ چەرمەگە مالەکەکان وا پێیانێژن فاشیست دوێکە وەختی هاتنە خیابان کۆنگرەسیان گرت تەوەجۆت کرد نەو تەفەکر بەعەسەوێت تۆ چۆن ڕەفتارکەی ڕەشەکان چون ڕعیەت زادە بووگن و هاتگنە ئەمریکا بەردەزادە بووگن دائیمەن خۆیان بە غەریبە لەو سەرزەمینە ئەوێنن چون شەڕیان نەکردگە ئەو خاکەوە دەستپێرن نیان کردگە و عنوانە بەردە هاتکن احترام بۆ کارە بەردەگیەکەی خۆیشیان قائل نییەن کە ئەمریکایان ساختگە خۆیان و میوان ئەوێنن لە ئەمریکا
پرتە و بۆڵاکەن و بۆ بەشمان نادەن و بۆ مافیەمان پێ نادەن و خوا هەڵی ناگرێ و برسیمانەوە حاڵمان خراوە و تەوەجۆت کرد وەلێ چەرمک پێسەکان واتە کە ئەرتەشە بریتانیا شەڕیان کردگە ئەمریکاوە نەخۆیان نەزانن ماتەڵ نیەن لە کەسێ ئیجازە بگرن ڕەشەکە ئەڕواز فروشکە ئەدزێ چەرمگەکە ئەڕوا کنگرس ئەگرێ دیت جنبشە تیپارتی خەتەرناکە خیلی خەتەرناکە ما بەقیە کشوەرەکانە دنیاش کەشە شەرواڵەکەیان بڕیاگە شەواڵ کەوتکەسە ناونەفەکیان بۆ هەر ئەوانەی وا لە ئەواخر قەرنە هەژدا قیامیان کرد هەر ئەوانە ئمڕۆ ئەتوانن دووبارە لەسەر ئەو میراتە قیامێکی ترکەن وەختی جەهەن بە پادشاهی ئیدارە ئەو مەگەرەمە ئەمریکایەکان نەبوون ڕیپابلیکیان ئاورد حکوومەتە فدراڵە ئیاڵەتە متحدەیان ئاورد مەگەرمان ئەوە نەون بەس نیەمان ئەتوانن فکر بکەنە جۆرێکی تریش ئەتوانن زندگیکان بێ حکوومەت توان زندگیکان بۆچیانە بۆچیانە ئەدێ فاسدە نادروست لەو سەر دانیشە تاڵانە ئەم مەردەمە بکە ئاگاتان لێ و ئۆباما و جۆرج بوش و ئەو هەتیوەکە بیل کلینتۆن گشتی دایگرتە سەرە مەردەم قسەی کردوە مەردەم تۆ فکرەکەیمانە ئەیوەنەوە نایوەنەوە مەردەمێک ئەحساس بکات غروری بێت و ئەحساسکە غروریان شکاندەگە ئیمکانی نییە مشتی حرام زادە بەناوە سیاسەت مەدار لیان بوونەوە دەی ئیستا کاکە کوردۆ من چۆن تەسویرە حاکەمە شیرین لە بەرچاوە مەردەمە خۆم بخەم چۆن ئەم مەردەمە فکرەکە مەسعود بارزانی کوڕە مەلامە چەس و مەلامەچە کوڕە ئەول سەلامە و و ئەمانە ئیتر ئێشێ و هەرکە ئێژێ کوردستان حکوومەتی بە پارتی قەرزارە هەموو کوردی پارتی بوون قەرزارەمە قسەی کامە بێشەرەفە من چۆن ئەمە لەبین بووم چۆن لەبینی بووم مەسەی بارزانی کێس بنەجوولەکەی کوێز نادروست کوێز ئاوا لە بینیەوەن تەوەجود کرد قسەکانی ئێژی جواوی ئەدەیت و سفاتی پێدەی لە ناو زەهنە بۆگەنە ئەم مەردمە کا کوردۆ تۆیژی ڕۆڵەی قارەبانی واتیام کوردە لە ناوی دموکرات و کۆمەڵە بۆ نایەن ماتەڵەکین بۆ نایەن ڕاپەڕین و کوردەوارە سەر بەخۆ مەتنێکە بە گشتیان هێزی داگە دەخۆ من مشتم نە قوچاگە کلامەکەم ئازاد بەرەدەم ئەتوان استفادەی لێکەن بۆ هەڵی ناگرن بۆ استفادەی لێ ناکەن بۆ بەکاری ناهێنن خەتی واتی ئەکاورە خەتشەی واتی ئاکاورە کاورە درۆزنە کاکە کوردەوەکو تۆ نییە تۆ بالئەخەرە بعدە ساڵها نامەیەکە بۆ من هەنارد ئقرارت کرد کە دیبەیتەکان گوێدەی ئقرارت کرد کە دڵت بە ڕاپەڕین خۆش بوو ئقرارت کرد وە وتت کە ڕاپەڕین ئەیتوانی و ئەتوانێت کە ئەم ساحە و ئەم سەرزەمینە نەجات بە وتت ئەی بۆ بەقیێنیان بێژن کا کوردۆ ئەزانی بۆ چونوەکو تو کوردایەتی ناکەن درۆکەن تو لەوانەیە ئشتبا بکەی وەلێ کوردی وە کوردایەتی ئەەکەی حازری بیکەی حازری بەهای بێەوە شەهامەتی گەرەک بوو تۆ ئەو نامەتە نووساوە هەناردە بۆ من و تۆ شەهامەتە دواتیە ئەیم و بۆ ما بەقێتیانانیە تۆ ئەو نامەتە نووساگە ئێژی من گەرەکمە ڕاپەڕین گەورەتر بوێ نە دووساگە بێژی من پێمبەری خوار حەزم پێ نەکرد نە تو چۆ خۆت پیاگی حەز بە کەلامە مەردانەکەی حەز بە کەلامە گوساخەکەی کا کوردۆ ئێمە هیچ کام لە مردمە سەرزەمینە خۆمانمان فڕە نەداگە ئێمە فقط ئەقڵە سەلیمە کە مردمی ناقص کردگە لە بینی ئەوەین تەوەجۆکەی ئێمە گفتمانە خەسیاگی لە بینەوەین ئێمە مردم ئەی بۆ ئێمە دیبەیتماندانیا بەناوی لە بە شوێنگەڕانە کوردەوارەون بووە بۆ ئەوەی تۆ ئیمڕۆ بە عینوانە فەرهەنگە کوردی ئەیوێنی وە باسی ئەکەن فەرهەنگە کوردی نییە فەرهەنگە جوولەکەس فەرهەنگە خەسیاگی و عبودیەتە فەرهەنگە کوردی نییە فەرهەنگە کوردی 250 ساڵە لێ ئەدەن لێ ئەدەن کە نابودیکەن و بە سوورەتە مستەتەر بە شێوەی کوان ئولگووەکان لە دەروونە تو ئاماگەسەوە بۆیە ئێمە خەریکین دەری تێرین کارەکە سەختە بەهاکەیشی سەختە ئێمە بەهای سەختە دەین خەیرێ بەهای سەختە دەین من خەڵکی فێرە قسەکەم بە قەوڵەتەوە کاورایژی جمێنەدا لاوە حەزی پێ ناکەین با نەڕۆینە بەرەوە
ئەرێ ڕازەکە دەی من ئەگەرم قسانە نەکەم کێیکە دەی بسم الله بزانم کێی ترەیکە کێیکە هیچ کەس من خۆم وەتەنیایی وەکو گلادیاتۆری هاتگمە مەیدان وەتەنیایی شمشێر وا لە دەسما خۆم تێئۆری دائەنێم خۆم جەهانە فەلسەفی ئەخولقێنم خۆم شەڕەکە ئەەکەم خۆم شەڕە مشتەکە ئەەکەم خۆم تەواوی و کارە ناکەم بۆ کەسێکی تر بەیان نایە وەکو من بۆ نایکەن پس بەهاکەی سەنگینە بابزانی کاک کوردۆ خەیرێ بەهای سەنگینە چۆنی تر تۆ ئەتوانی بەی لەم فەرهەنگە چۆن ئەتوانی بەرخوردی تەکا بکەی بۆ یەک نەفەر نایەت بێژێت چه ئەتتفاقی دوێکە کەوت کە پارلەمانە ئەمریکا گیریە بۆ گشتی زیقی کردگای ژێ خراو ئەم کارە بۆ گشتی زیقی کردگە مردم حەقی هەس حاکمە خۆی وێت حاکمیت تەبیعەتە ناوەڵۆک لە تۆ ئەنێت کاک کوردۆ هەچ کەسێ حەز ناکا لە ساحەی سیاسی یا ئومەتە کوردی دەنگی بوێت دەنگی کپۆ ئەکەنەوە بێ بچۆ حەز بۆ خۆت دابنێ بێ بچۆ ئەساسنامە بۆ خۆت دابنێ بێ بچۆ کارە خۆت بکە چۆن کارە خۆم بکەم تۆ مەگەر بەناو ئێمە قسە ناکەی تۆ مەگەر مؤسسەیەک نیت لەناوی ئەم سەرزەمینە بەناوە کورد قساکەی من کارم بە تۆ هەست تۆ قاچی قسەکە ناوی ئەم سەرزەمینە خەریکی نەفەسێکیشی حیاتە هەست خەریکی تەبلیغ و تەبشیرەکەی خەریکی بازی ئەەکەی خەریکی نەقشە گێڕی من چۆن کارم بە تۆ نییە تەبیعەتەن کارم پێت هەست تەبیعەتەن ئەدەمە بەرە نەغد ئەدەمە بەرە شاق تا تۆ بفەهمی مردم چه شەکلیە مردم منم ها کاک کوردۆ منم دەی ئادەی مۆبایلەکانتان دانین یەک لە دوای یەک وەکو من قسەکەن با ئێوەش وەکو من بوون و مردم دوێکە یارێک لە من پرسیاری کرد کاک پەیمان ئێمە لە ڕانیە چووینە دەرەوە 180 نەفەر بووین ما بە قێشار ڕانیە دانیشت بوو ئێمە مردم نین ئەوان مردمن وا خەسیاگن و وا موچە خۆرە حکوومەتن و ئێمە مردم نێوتم با ئێوە مردمن وتی دەیکەواتە ئەوان چین وتم کاکەیان مردم تۆی ئەوانە مشتی حیوانن ئەوانە ئێشێ بوون و شکڵت تۆ ئەوەی لێی ئەدەی گفتمان و دیسکۆرسە خەسیاگە ئەوانە نە ئەفرادیان نە حاجی ئەحمەد تۆ خەریکی ئەدەی لەو دیسکۆرسەوە ئەو حیوانانەی تەولید کردگە و ئەم دیسکۆرسە کە مردمە و تۆ 180 نەفەری تری تەولید کردگە بەرجەستە ئەەکەی تۆ و ئێشێ گوستەردەی بکەی بەسەر ئەم جامعە من چۆن تەکە ئەم شیک بازیە کنار بێم کاک کوردۆ کاوران ناتوانێت دوو جملە دروست قسەکات دوو جملە شیک بوون ئەفرۆشێتەوە بە من کاوران لە یەک فیلم تێ ناگات شیک بوون ئەفرۆشێتەوە بە من کاورا تامە قاوە نافەحمێت شیک بوون ئەفرۆشێتەوە بە من کاورا 200 لغەت نازانێ شیک بوون ئەفرۆشێتەوە بە من و ئەم شیکبوونم جامعەی ئێمەی کاول کرد شیکبوون وانە ناوە ئەقڵت تۆە تۆ ئەشێ دەرکە پاریس بکەی نە لە پاریس لە دایک بوویت تا ڕەدیکالیزم پێت مەعنا بدات تا تەرانەیەکی فەڕەنسەوی بتوانێ بزوێنیت ئەنا گشتی تەئاترە تۆ ئەیکەی و هیچ کوێ ناگات ئەمە و هیچ کوێ ناگات بۆ کەلامە ڕاپەڕین تەئسیری دانیاگە با بزانی ئێمە لە ناوە تایفەی بارزانی تا ئیلام یارە ڕاپەڕی ماواتەکە لە توو لە تاریخە بەشەریا بێنەزیر بووگە تۆ بێ ئەوەی ئەبزارە بوێت مڵکیەت و ماڵت بوێت بێ ئەوەی کە ئەبزارێک گەورەیە تەبلیغیت بوێت بتوانی جەریانێ دروستکەی مردم پێی وەسڵ بوێ با بزانی ئەوانەی ئەدیانیان دروست کرد خۆیان وەسڵ کردووە خوا وتیان ئێمە خوا هەناردگمانی وەحیمان پێ ئەگا خوا لەشکەری مەلایکەتمان بووە هەنیری وەلێ ڕاپەڕین خۆی نەوەستۆ خوا خۆی نەوەستۆ هیچ دەوڵەتێ خۆی نەوەستۆ تورکیە و ئێران و سووریە و بابا ئەمریکا و عەرەبستانە سعودی و دۆلارە ئیسرائیلی ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ لەسەر مەچەکە ئینسانە کوردی دروست کردیا
خوایشی نەوەستەوە خواوە بڕۆ بە سەدان ڕۆڵەی ئینقلابی دانسقەواتە کە ڕاپەڕینە مردمەوە ڕەهبەرەوە حاکمە و خۆی بەسەر وەرەزانێ بێسن بە دیارە ئەمەوە بزانن ئەوەی ڕاپەڕین ئەیکات وە کردی چی ئەخولقێنێ و حەیرانی بوون بۆ گشتی لە کەلامە ئێمە ترسێ بۆ گشتی حەزی پێکا چون کەلام ئێمە قودرەتی واتیە حەقیقەتی واتیە کەلام ئێمە واقعیە حەقیقیە تەزویر نییە نەمایش نییە تەئاتر نییە ساختە نییە داستانەکە مەزە کاک کوردەوە پس کارە ئێمە سەختە تۆ لە ناوە مشتێ مردمە هاڕیاگە خەسیاگا قسە بکەی مردم ئێمەین مردم کاورای کزۆڵ نییە وا حەزەکا بە حیزی هەڵی بووی ئەمە چێهرەی مردمە من یارانە کوردەوار یارانە ڕاپەڕینە کوردەوار و سەربەخۆ ئێمە مردمین مردم ئەم شکڵیە مردم کاورای حیز نییە دەزەوە 5,000 دیناریە دەرتێریە لە چەپەڵەمە یەگریژ هەرەوەم پێ کاوران نییە برۆی وەکو قەیتان گرکەیژی من پێشمەرگەم بەخوا پارەم نییە ئەو مردم نییە مردم ئێمەین و ئێمە حاکمیەتمان گەرەکە گشتمان گەرەکمانە حاکموین گشتمان گەرەکمانە دەسەڵاتمان بێت هەر کەسێکیش لاژە لاژ بکاو شیک بوون بفرۆشێتەوە خەسیاگی و کۆیلەی بە ئێمە بفرۆشێت و گەورەترین تەوهین بە مەقامە ئێمە ئەکا بە قودرەتمەندترین ئەسلحە لێ یادەین لە دەروێت و کەرەنتووێ و تەوەرداسوێ و تەوروێ و چەقۆوێ و تفەنگوێ و خۆمپارە ئەندازوێ لێ یادەین لە ساحەی مبارزەوێ لە ئاخرین پلەی کەلامە ئەستفادەکەین و لێ یەدەین ئێمە ئەم خەسیاگی و فاحشەگیە کۆ ئەکەینەوە کەماین کە کۆمان کردگەس و کا کوردەوە ئەها قنخڕەکانە پەکەکە نەمان وا بەرێ خۆیان ئەدا نەمان ئەها فاحشەکانە فعالە جامعەی مەدەنی نەمان دەی تۆ فکرەکە ئەگەرێمەوە بەرخوردمان نەکردایە چۆنەمانە لە بینە چوون کاورا کەنیشکەکەی هاتو ماڵۆ ئەی بابا من فعال لە حوزی جامعەی مەدەنیم و باباشی و بڕاستی و کەنیشکە شیرینەکەم فرە فەهمی دەس و فرەنسانە گەورەیەکە و بە شەرە ئیمڕۆژیە و ئینسان حەیرەتەکا لە گەورەیە ئەمانە دڵیان بۆ چۆلەکە ئەسووتێت و بەڕاستی ئێمە کەی بەشەر بووین ئێمە حیوان بووین و ئێمە لە چەنگیزم و قوڵخراوتر بووین و دەی دەنگە ڕاپەڕین هات و دەنگە پەیمانە حەیدەری هاتووتی کەنیشکەکە فاحشە خۆتیش گەوادی کاورا قەرچۆ بوو ئیتر نەیتوانی لە پشتە مافە بەشەریەت و بەشەر پیشرەفتی کردگە و ئێمە فرە گەورە بووجین و فرە فەهمی دەبووجین و من کتاو فرە ئەخوێنم و بەم نەتیجەگەیەکم چۆلەکە ئێشێ بجریوێنی و پرتەقاڵەوە پێس و ناخوریت و قوت و ئێشی جەم بکریت و هەڵی بووی پەیمانە حەیدەری هاتووتی تۆ فاحشەی باوکیشە گەوە قەشەنگ وەلێ ئەمانەی سەوارە بەر ئستدلال کرد کەلامێکی فاخری هاورد بڕۆ من لە هەر دیبەیتێکمە هەزاران دەیتای واتیاوە تۆ تا ئیستە خەڵق نەیویستگە هەزاران دەیتای واتیە بێژێکی بێژە بێسەوادە پەیمانە حەیدەری بێژە نەفەهمە پەیمانە حەیدەری نییە بێژە شیک نییە ناتوانێ بێژی وامە بریتانیا و هەچیشتە ئەزانم و تەواوە دنیا گەڕیاگم و نانە خاسم خوارگە و ڕستورانە خۆش چووغم و ئینسانە زەریفم چاو پێکەوتگە و هەچیشتە دیگم و بێژە چی هەچێکی پێنامێنێتەوە نێمە سنە و سەقزا دانیشتم کاورا بێژن ئەو بڕاستی و لە ئەمریکا و ئەو جۆرێکی ترە وامە قوڕە ئەمریکا و ئەوروپا دانیشتم 20 ساڵە لە کەفە خیابانەکان ئەوروپا زندگیم کردگە و ئەزانم مردم چه شکلین فەرهەنگیان چه شکلیە منطق زوانیان چه شکلیە ستراکچەرە جامعەیان چه شکلیە حکوومەتیان چه شکلیە پس زەر بەدەست من خەیلی خەتەرناکە جی چۆن جەمەم کردەوە وەختی فاحشەگی و نەمایشتن و تەئاتر لە سەرزەمینە ئێمە بووە مد پەیمانە حەیدەری هاتووتی تەوبەی فاحشەی ڕەقاص رقص تەوبەیە تکراری کەمەوە کا کوردەوە تەوبەی فاحشەی ڕەقاص رقص تەوبەیە
ئەنا نۆبلی فاحشەی ڕقاسە ستریپتیزە ئیتالیایی تەوبەی کرد. ستریپتیزە زانی چیە خۆ کا کوردەوە ها؟ ژنانە وا ڕوت ئەونەوە وە ڕەقس خۆیان ڕوتەوەکەن و خەڵک ڕوا تماشاکە و پارە فراداتە بەردەمیان. فاحشە بوو. ئەنا نۆبلی چوو تەوبەی کرد. ئەزانی وەختێ تەوبەی کرد چی پێات؟ بۆ خاهەرە مقەدەس. خاهەر سیستەر ئەنا نۆبلی ئەزانی چیە کردیستە؟ ئەم دەحفەر ڕەخسیە کردوە لە باسە ڕاهەبەوە لە بەردەمە پاپا. ئێمە نەتیجە ئەگرین. تەوبەی فاحشەی ڕەقاس ڕەقسە تەوبەیە. هەڵی بووی کاورا هەر ڕەقاسە دەفعەیە ڕوتۆ ئەوێتەوە دەحفێ دای ئەپۆشێنێەوە ئەڕەخسێ هەر کولەن ڕەقاسە. کاورا حیزە دەفعەیە حیزە سەدام حسینە دەفعەیە حیزە پارتی وێکێتیە دەفعەیە حیزە شاهنشاهە ئاریا مهروگە ئیستە حیزە کۆمەڵ و دموکرات و جمهوری ئیسلامیە. حیزە فەرقی ناکە بۆ ئەو فەرقی ناکە. کاورا ڕەقاسە ڕۆژێ دای ئەخڕێنێ و ئەڕەخسێ ڕۆژێ هەڵیە کێشێ و ئەڕەخسێ. بووە حکایەتی کاورا ئاوایە کرد وتی دایە هەرەوە زانی وتی نەڕۆڵە گیان ئاوای شەزانم. ئەوەی لە وجود یا کرامەتی نەوێ و عەزەمەتی نەوێ کاکە کوردەوە تەوبەیش کە ئەکات فاحشەیە تەوبەس تەوبەکارە. تۆجود کرد. پس کارە ئێمە سەختە خەیلێ سەختە. مەوردە هجووم یەک مشت هاڕیاگە لە ئینسانیەت دەرچووگا واقع بووین تا بتوانێ بەرە جامعە هەڵسێنێتەوە. کا کوردە من لە تو لە ڕۆژە خەڵک زەنگم بۆدا قسەکانی خۆمم بۆ بازەکە سەرتەکانەدەم بووی قسەکان قسەی خۆ من ئەو بەعنوانە دانایی خۆی فرۆشێتەوە منیش حەزی پێەکەم. قسەی وەختێک کردە مڵکە گشتی کاورا احساسی کرد هەنە خۆیەسی تکراری کاتەوە قەشەنگە. ئەوانە ئەون و مبەلغ ڕاپەڕین ئەوانە جامعە ئەگۆڕن وەختی احساسەکە قسەکانە ئێمە قسەی خۆیەسی و ئێمە خەریکین مردم تۆلی دەکەین. پس نیگەران مەوە ئەمە شەڕە پارەدایمە و متعسفانە قێزەونیەکەی بۆ خۆم ماوە. ئەمە تاوانە منەیدەم. دیتە هیچ مەزایای ڕەوشن فکریەکم پێ نادەن کەسێ حقوقم پێ نادات و کەسێ ناوم نانووسێ بنووسێ دانا و ڕەوشن فکرە گەورەی کورد و فیلسوفە گەورەی کورد و کەسێ نانووسی ئەمانە. وەلی بەگیانە کاکە کوردەوە کام فیلسوف تۆ فرە بە مهمیە زانی من بە پێڵاوەکەمی نازانم ئەوانەی غەرب. باێ زمانێ بەمرم هەیکەلەکەم دروست ئەکەن لە خیابانەکانە کوردەوارە با بمرم. سەختەم تاوانانە بەی پێت نێژن ڕۆشن فکر و پێت نێژن ئاقڵ و پێت نێژن مامۆستا و معاشە بۆ نەوڕن و نەهوەنە ئەوێ و ماڵێکە پێ نەدەن و سەختە نە؟ خەڵکەوە زانێت ئێمە دانمان نییە گۆشت بخۆین ناتوانین گۆشت بخۆین فقەوە توانێ گۆشت خوا. هەو دەسماڵەکەی دەرهاوت بۆ کەوشەکانی مەسعود بارزانی هەواکسەدا. ئێمە پیاگین ئێمە مەردین مەکارە گەورە ئەەکەین. با بزانی ئەربابەکانیان کە ئەمسالە مەسە بارزانی وێت و ئەمسالە عەلیە خامنەئی وێت تەسویرە ئێمە ئەوێنێت جیقەکە. ئەزانی بۆ چون ئەو ئەفەهمێ ئینسانە گەورە چێ شەکڵیە ئەفەهمێ چون خۆی تەئاترە ئەوانە ئەکا گەورەوێ ناتوانێ مقەکاو و مژەکاوەک و بەراز و قمەتەیەکا و قسە ناکا و نەبەرەوەی بێژی مهمە. ئەو ئەفەهمێ پیای گەورە چێ شەکڵیە ئەفەهمێ گشتیان ئەزانن ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ مەتنە سەروەرە و گشتیان ئەزانن ئایەندەیان مەحتومە بە نابوودی بە تەوسەت ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ. باوەڕ فەرموو ئەزانن خاس ئەزانن چون ئەمە نە تەئاترە نە نەمایشە. منیش مەمنونم لە تۆ کە ئەم تەنووسە و بووی تۆ دەستاویزێک کە من تەوزیح بدەم کە ئەمە کارە ئێمەس مبارزە کارە ئێمەس
ئەدە بە مبارزە کارە ئێمەس من ناوێ هەرزان فرۆشی بکەم من ناوێ کەم فرۆشی بکەم من ناوێ فکر ئەمە بکەم خۆم شیرین وم لەبەر چاوە مردم خەڵکی حەزم پێ بکە و ڕۆژێ دەدانە ژنتە لە تەماسم پێ لەگەڵا بگری و وێژی سیۆڵە قەشەنگێکت هەست و بەڕاستی لەوزێ قەشەنگێکە و چ دەنگە خۆشیەکت هەست و بەڕاستی تۆ فرە سکسیت و حەز بە و ئەفکارت ئەکەم و تەوەجۆکەی من کارەمە من نییە یا مەسەڵ دانی حزبی دموکراتی بێژی و ڕاستی تۆ کوڕەخاسیت و حەزە پێەکەین و داتخوا بێ بێ مساحبەیەکە تەکا بگەین لە کورد کاناڵە بۆ مهم نییە کارە خۆمەکەم بەهاکەیشیم داگە 21 ساڵە من تەبعیدی غوربەتم 21 ساڵە 21 ساڵە ئامانەی تۆ کوردیان ئەزانی لەگرا خەریکە حەیتەرانکردن و پوڵ دەراوردنن $1000 و $2000 خەنە گیرفانیان بڕۆنۆ کرماشان بۆ دختەر فەراری بازی سەر و قنیان ئەگری گشتیاوانە کرماشان و سنە و سلێمانیا خەریکی دختەر فەراری بازین ڕۆنەوی و بڕاستی و هێمە لە ئەوروپا هاتگین و پارەمان هەس و وەزەمان خۆشە و بڕۆین تەفریحکەین و کەبابێ بکەین و ئۆزۆ بخۆین و فاحشە بازی بکەین و 21 ساڵە من وامە غوربەت و 21 ساڵە من مبارزە ئەەکەم تا بتوانم سەرزەمینە خۆم بگرمەوە وایگرمەوە تەوەجۆت کرد بەمە ئێژن بەهادان تا بفەمن بەها چه شەکڵیە کە ئەورا دێڕێک شعر نانووسێ قیژەی دنیا ئەکا لەبەرەوەی بتوانێم شعری بفرۆشێتۆ $100 بە ڕووداوێکەی بسوچوارێ من کۆمپرسی مەتنە ئینقلابی ئەڕژێنمە خوارەوە مفت گشتی هەڵیەگرێ چی قسەی لەسەرەکە و بۆ خۆی چتی پێنووسی و مەتاڵبی پێنووسی و خۆی پێ فشەکات و خۆی پێ ئاخڵەکە دڵە گەورەی گەرەکەم کارانە بکەیە پس ڕاپەڕین مەشیایە بوایە بەو نمونە کە بوو ئەم مردمە هاڕیاگە ئەم مردمە بێدەسەڵاتە ئەم مردمە وا هەرچی شتە خۆیەسی تەنفیزی کردگە بە داگیرکەران مەشیایەکی بەهاتایە ڕۆحە کوردی تێ بکردایە وەوە بەها بوو ئێمەدامان بەهای گەورەماندا بەهای گەورەیە کە سەرروکە لە بەی لەگەڵە مشتێ ئەحمەقا بیتە ئاستە مشتێ ئەحمەقا کاکا کردۆ کاکە کوردۆ ئێمە بۆ خاتریەوەی مەجبورین تەکە مردمان مراودات بکەین تا سەدحە ئەقلە نەبووگە ئەوان خۆمان تێری نەخوار و لەبەرەوەی کاورا پێی بەرنەخوا قسەیەکە بۆ کردن بوێتەکیە کاورا نافەهمێت و خۆتە برگەسە سەدحە ئەو فکرەکە سەدحە تۆ هەرەوە نەسە لە سەدحە ئەوە تێگەی و تۆ ئیشامە دەرمان کەی چوو من نایەڵم مناڵەکانم لە ئایندە لەوەها جامعەیەکە زەندگیکەن من نایەڵم مناڵەکانم لە ئایەندا قەحتیە هاوسەریان بوێ نەتوانن لە خانەوادەیەکە ژنێ بخوازن یا شوو بکەن لەبەرەوەی بەشەر نەماوێت تەوەجۆکێک کا کوردەوە ئەزانم تاوانەکەی سەختە ئەزانم ڕۆژێمکانی هەز مناڵەکەم دیبەیتەکان دابنێ بێژە بابا بۆ وا قسەت کرد تا من دانیشم تەوزیح بەم بێژم ڕۆڵە ئەو زەمانە مردم خەسیاگو ئەو زەمانە هەرکە دەمی ئەدڕیوە مەفعولیەتی تەولی دەکرد ئەو زەمانە ئێمە ئەقڵە مردم خواردبوومانی حاکمیەت ئەقڵە مردم بوو مردم خۆی بە ئەقب ئوفتادە و دواکەوتگ و بۆگەن و فەقیر و چڵکن و کارتونخا و برسی تعبیرە کردەوە و من وەشیە ئەمە بشکاندایە دەربێحتەرین حاڵەت خۆی لە مردم دەرە هاورد ئەوە ڕووناکبیر و پسپۆڕ و تیگەشت و ئەدیب و شاعر و متخصص و پرۆفسۆر و کاورات تێت وە من نایژێ کاک پەیمان چی بکەین کە لەگەڵە ئەم فەسادە ڕوبەڕووبووینەوە ژێ کاک پەیمانێ لە شەعنە تواجمێنە دەی شأن من وا لەکوێ شأن من ئەوەسە ئینسان وەم کەسێ بەسەر محاکم نەوێ شأن من ئەوە نییە کە ئاوارە بم شأن من ئەوە نییە تەبعیدی وەم شأن من ئەوە نییە وابەستە بە مردمێکی خەسیاگی بێ دەسەڵاتی هاڕیاگی بێ کەرامەت وەم شأن من ئەوە نییە شأن من ئەوە نییە من کوردوم و ما بەقیە کوردون وا من خۆم لە هیچ کەسێ لەم دنیا پێ بچووکتر نییە
حیج غەربیە لە خۆم داناتر و ئاقڵتر و مەردتر و ئینسانتر ناوێنم چی بکەم من منتەسەبم بە مەجموعەیە بەشەر بەناوە کورد کە خۆی هاڕیاکترین و خەسیاکترین و بێعەقڵترین و دواکەوتوترین ئینسان ئەزانێ یا لەو پەڕیوە خۆی بە فاحشەترین و حیسترین و بێدەسەڵاتترین ئەزانێ لە پشتە شیکبوون و کۆمۆنیست بوون ئافرۆشێتەوە بە ئینسان سەختە خۆت منتەسەب بە هەمچی مەردەمێکەکەی نا خیلی سەختە خیلی سەختە مەردەمێک کە هاڕیاوێتەوە بێ هەڵیان سەنیتەوە تەعمیریان کەی خیلی سەختە بەهای گەرەکە پس ئەگەر ئەوانەی کۆمەڵە و دموکرات و پەکەکە و پارتی وێکێتی مرد بوایەنە یەک لەحزە لە زندگیانە وەکو تۆ کورد بوایەنە کەلام ڕاپەڕینیان بە دوودەسی ئەگرت ئەیان گرت وەلێ ئەوانە مرد نییەن ئەوانە ڕعەت و بن تا دوێ کە ڕعەتە خامنەی و گونیسە ڕعەتە مچێ هجرین ڕعەتە قاسملوون تەوبەی فاحشەی ڕقاس ڕقسە تەوبەی یاغەیان ئاتۆ لە وجودتانوس کوردیەت هەست ئاس تو جنس فەرقەکاتەکە ئەوانە ئێمە ئەوانە نابودمانیان کردگە و ئیشی دەنگ ئەوانە کپەوە بکەینەوە دەنگیان کپەوە بکەینەوە تا دەنگە مردم سەوار بوویت هەروە بەو یارە ڕاپەڕینە دوێکە لە ڕانیەوتم مردم ئێوەن نەما بەقێ خەسیاک ئێوە مردم دروستکەن و مردم بێر نەکەنارە خۆتان ئەوانە لە ئینسانیەت دەرچووگن چوونە وادی حەیوانیەت مردم تۆی مردم ئەو مەچەکە قارەمانانەی تۆسە نەسووە